عزیز و کاتتان باش بەخێر بێنەوە بۆ گفتوگۆیەکی تر لەگەڵ کەسایەتیەکی تر. لە گفتوگۆی ئەم جارەدا گفتوگۆ لەگەڵ کەسایەتێکی ناسراوی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم کە پتر لە بوارەکانی مافی مرۆڤ کار و چالاکی هەبوو. بەڕێز کاک تەیمور ئەلیاسی، نوێنەری کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان ژنێفە، ئەم کۆمەڵەیە زۆر چالاکە و لە کۆبوونەوەکانی نەتەوە یەکگرتوەکانیشدا بەشدار بووە، باسی پرسی مافی مرۆڤی کورد و کوردستانی کردووە و کاک تەیمور وەکو نوێنەری ئەم ڕێکخراوەیە لە کۆبوونەوەکاندا بەشدار بووە. ماوەیەکیش کاک تەیمور پێشتر ئەندامی شوڕای شاری ژنێف بووە لە وڵاتی سوئیس. کاک تەیمور بەخێر بێ بۆ ئەم گفتوگۆیە. زۆر سوپاس. سڵاو لە ئێوەی بەڕێز کاک جەماڵ، هەروەها بینەرانی بەڕێزی بەرنامەکەتان. سپاس دەکەم. بابەتەکەمان لەوەوە دەست پێ بکەین، لەبەرەوەی کە ئێوە نوێنەری کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان ژنێفن. پێم خۆشە باسی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەین. لە ماوەی 40 ساڵ داگیرکاری ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە دۆخی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە؟ بداخەوە ڕەوشی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک هەموو لایەک دەزانن زۆر خراپ و خراپتر بووە. دیارە ئەوەش دەگرێتەوە بۆ سیاسەتی سەرەتایی هاتنە سەر کاری کۆماری ئیسلامی ئێران کە لە ڕیشەدا ینی سیاستێکی دژی کوردە لە تایبەت لە کوردستانی ئێران. ئەویش پەیوەندیدارە بە ئەو ریفراندمەی کە لە ساڵی 79 کراوە خەڵکی کوردستان ئەو دامەزراندنی حکوومەتێکی ئیسلامیان ڕەت کردەوە و خوازیاری سیستمێکی دیموکراسی و لامەرکەزی بوون، کە دوای ئەوە ئایەتڵا خومینی فتوایەکی دەرکرد دژی خەڵکی کوردستان. لەو ساتەوە کۆماری ئیسلامی ئێران سیاستێکی دژی گەلی کوردی هەیە و وەک دەبینین لە ئاماری ڕێکخراوەکە ئێمە هەروەها کە ئەوەیش لە نەتەوەی گرتوەکان واو دەبێتەوە لە راپۆرتەکان، خەڵکی کورد لە کوردستانی ئێران زیاترین قوربانی سەسکانی کۆماری ئیسلامی ئێرانە، بۆ وێنە زیاتر لە نیوەی زیندانیان سیاسی ئێران کوردن زیاتر لە 55% ئەعدامەکان ئەدامی سیاسی بتایبەت لە ئێران کوردن، لە کاتێکە خەڵکی کوردستان تەنیا 13% خەڵکی 82 ملیۆنی ئێران پێگەێنێ. و هەروەها ئەوەش کە دەبینن ساڵانە سەدان هاوڵاتی کورد کۆڵبەران کە بە وژەوی ژیانیان پەنا دەبنە کاری کۆڵبەری ژیانیان لەدەستدان. بۆ وێنە لە ساڵی 2020 251 هاوڵاتی کۆڵبەر قوربانی و 79 کەسیان کوژراون بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران. یا بۆ وێنە دەکەس لە ئێران دەزندانی سیاسی لە ئێران ئەدام کراوە لە ساڵی 2020 پێنجان کورد بووەوانە و زیاتر لە 507 هاوڵاتی کورد لە ئێران بەند کراون، زیندانی کراون، بە زیاتر لە 145 کەسیان حکم دراون. 95% تاوانەکانیش پەیوەندیدارە بە مەسڵەی ئەمنیەتی ملی و چالاکی مەدەنی ئەو تێکشانی کوردەوانە. ئەوە هەموو نیشان دەدا کە بڕاستی کۆماری ئیسلامی ئێران سیاسەتێکی دژی کوردی هەیە، دژی نێتۆکانی ئێران هەیە، دژی کەمایەتەکانی هەیە بتایبەت. بەڵێ ئێوە وەکو کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان ژنێفکەوە نوێنەری ئەو کۆمەڵەیە دەکەن لە وڵاتی سوئیس و بەشدارن لە کۆبوونەوەکانی نەتەوە یەکگرتوەکاندا. باسی ئەو تاوانانی کۆماری ئیسلامی دەرهەق بە گەلی کوردستان کردووە؟ بەڵێ دیارە کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان لە ژنێف نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 2006 دامەزراوە. ئامانجی سەرەکی پێشخستنی مافی مرۆڤە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و ئێمە بتایبەت لەسەر هێندێک پرس بواری مافی مرۆڤ وەک پرسی زیندانیانی سیاسی، وەک پرسی ئەدام، وەک پرسی کۆڵبەران مین مافی ژنان، هەروەها لابرنی سای لە سێداردان و مافی مناڵان کار دەکەین. لەو پەیوەندێدا لە کۆی کۆبوونەوەکانی نەتەوە یەکگرتوەکان بتایبەت شورای مافەکانی مرۆڤ کە ساڵی 3 جار کۆ دەبێتەوە لە ژنێف، هەر جارەی سێ دەخوێنێ. ئێمە بەژایی دەکەین بە شێوەیەکی کارا، لەوێ راپۆرت پێشکەش دەکەین، هەروەها قسە دەکەین لەو کۆبوونەوەدا. لە پاڵی ئەوەدا ساڵی جارێک بەژار دەبین لە کۆبوونەوەی
کۆڕێکی نەتەوەیەکگرتوەکان لە نیویۆرک هەروەها پشتیوانی دەکەین لە کاری لۆبی دەکەین بۆ تەرخاندن یا چەسپاندنی برگەیەک لەو بڕیارنامە کە ساڵانە لە هینە نەتەوەیەکگرتوەکان لە کوڕێکی نەتەوەیەکگرتوەکان لەسەر ئێران بڵاو دەبێتەوە بۆ وێنە لە مانگی دەسامبر بڕیارنامەیەک لەسەر ئێران پەسەند کرا بە پێشنیازی کەنەدا لەو بڕیارنامەدا چەندین بەرگەی مەربوط و پەیوەندیدار بوو بە مافی نەتەوەکانی ئێران کە ئەوەش بەشێکە لە نەتیجەی کارەکانی ئێمە یا ئەوەی کە ئێمە بشوەیەکی ڕۆژانە پەیوەندیمان لەگەڵی هەیە دەفتەری کمیسەرەی بەرزی مافەکانی مرۆڤ لە ژنێڤ هەروەها دەفتەری بەڕێز جاوید ڕەحمان ڕپۆرتین نەتەوەیەکگرتوەکان بۆ ئێران و لە پاڵی ئەوەشتا بشوەیەکی سیستماتیک لە تەواوی کۆبنەوەکانی ئەو کۆنڤانسیۆنە جیاوازەکانی مافی مرۆڤ هەیە وەکو کمیتەی مافەکانی مەدەنی و سیاسی کمیتەی مافەکانی مناڵان یا فۆرۆم یا کۆڕێنتەوەی گرتوەکان لە پەیوەندی لەگەڵ کەمایەتیە پێکهاتە نەتەوەی و ئاینیەکان ئێمە لەو بۆراندا بشوەیەکی چالاکانە بەژایی دەکەین لە پەڵی ئەوەشتا هەوڵمان داوە لەم 10 ساڵی ڕابردوودا لەنیکەم ساڵی 1-2 کۆبنەوە بخەین ڕێک بخەین کنفرانس ڕێک بخەین لە پارلەمانی وڵاتەکانی ئەوروپا لە وڵاتی سویس لە بریتانیا هەروەها لە بروکسل بۆ وێنە لە ساڵی دەسامبری ساڵی 2019 گەورەترین توانیمان گەورەترین کنفرانس پرسی پێکاتە نەتەوەیەکانی ئێران بەشداری تەواوی نوێنەرایەتی گەلانی ئێران هەتا فارس شیرینی عەبادی بەشداری بکەن دیارە بشوەیەکی کورد ئەو بەشێکە لە کارەکانی ئێمە لە دەرەوەی وڵات نەتەوەیەکگرتوەکان و پێم خۆشە ئێشارە بشتێک بکەم لەو پەیوەندیدا ئەویش پرسی پەنابەرانە لە پەنابەرانی کوردی ڕۆژهەڵات لە دەرەوەی وڵات لە ڕۆژئاوا ئێمە هەوڵمان داوە هەرچەند ئامانجی سەرەکی ڕێکخراوەکی ئێمە پرسی پەنابەران نییە بەڵام وەکو مەسلەیەکی وەکو پرسێکی ئەخلاقی و مرۆیی و نەتەوەیی ساڵی لانیکەم دووجار کۆبنەوەمان کرد لەگەڵ کمیسەرای بەرزی مافی مرۆڤ مافی پەنابەران لە ژنێڤ بۆی پرسی ئەو پەنابەرانی کوردەکان کە لە یونان و تورکیە و عێراق دەژین بەرزڕابین هەروەها بشوەیەکی ڕێکوپێک راپۆرت دەهێنرین بۆ ئیدارەی مهاجرەتی وڵاتانی ڕۆژاوا و جاروبار دێن ئەوانش ڕاستەوخۆ ببینە ساڵی ڕابردوو بەژاریمان کرد لە داڕشتنی راپۆرتێک لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە کوردستانی ئێران لە هینە بۆ ئیدارەی مهاجرەتی بریتانیا هەروەها دانیمارک و جاروباریش ئەو کەسانەی کە کەیسی سیاسین پێشمەرە بوونە لە مەترسی خەتەدان مداخلەیەکی ڕاستەوخۆ دەکەین پشتگیانە دەکەین بەڵام مەسلەی وەگوتم پرسی سەرەکی ڕێکخراوەکە ئێمە پرسی پەنابەران نییە بەڵام هەڵمان داوە تا ئەندازەیەک لەو پەیوەندیدا هێندێک کار بکەین زۆر بابەتێکی گرنگە دێمە سەر بابەتی پەنابەران بەڵام ئاماژەتان بەوە کرد کە کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ژنێڤ بەشداری لە کۆبوونەوەکانی شوڕای مافی مرۆڤی سەر بە نەتەوەیەکگرتوەکان دەکات لە هەموو ئەو کۆبوونەوانێکیەوە بەشدار بوون و راپۆرتان پێشکەش کردەوە باسی تاوانەکانی کۆماری ئیسلامیتان کردەوە کاردانەوەی شوڕای مافی مرۆڤی نەتەوەیەکگرتوەکان و ڕێکخراوەکانی دیکەی جیهانی بەرامبەر بە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن بوو؟ بەڵێ دیارە ئەم لە کۆی دۆکیومنتەکان راپۆرتەکانی نەتەوەیەکگرتوەکان پرسی کورد پرسی نەتەوەکانی ئێران چەسپاوە یعنی هیچ راپۆرتێکی ڕێپۆرتێن نەتەوەیەکگرتوەکان بۆ ئێران لە هیچ کۆبنەوەیەکی شورای مافەکانی مرۆڤ نەبووە لە 10 ساڵی ڕابردووە کە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە نەمان ڕۆژان ببێ بۆ وێنە لە 26 سپتامبری ساڵی ڕابردوو لە چوارچەوەی کۆبوونەوەی 45مین کۆبوونەوەی شورای مافی مرۆڤ ئێمە توانیمان پرسی ئەدامی هەوڵاتیانی کورد لە کوردستانی ئێران هەروە پرسی کۆبران بوژێنین و لە بەرامبەردا دووجار سەفیر ئێران هەوڵیدا کە پێشگەی لە قسەکانی ئێمە بکە کە ئەوەش ڕەنگدانەوەیەکی گرنگی بوو لە چوارچەوەی ئەو کۆبوونەوەکانی شورای مافی مرۆڤە ئەوەش نیشانیدا کە چەندە کۆماری ئیسلامی ئێران حەساس بە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە لەو چوارچەوەی توانیمانە کە
یعنی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بێدەنگ نەبێ توانیمانە دەنگ و ڕەنگی ئەو زیندانانی سیاسی کورد هەوڵاتیانی کورد کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان خەبا دەکەین بگەینە سرنجی بیوڕای گشتی تایبەتی نەتەوەی گورکانی بۆلا ڕابکێشین بۆ وێنە شارە بۆ خاتوو زارا محەمەدی دەکەم ئێمە توانیمانە پرسەکەی لە شورای مافی مرۆڤ بچەسپێنین و دوو جار ریپۆرتینی نەتەوەی گورکان بۆیان جاوێد ڕەحمان نامەی ڕاست و خۆی نووسیوە بۆ نێرانی کۆماری ئیسلامی ئیران کە نابێ ئەو تێکۆشترە کوردە زیندانی بکرێ. هەل لەو پەیوەندیەدا مەساڵ لە پەیوەندیدان لەگەڵ دەفتەری پەیوەندەکانی یەکێتی ئەوروپا لەگەڵ ئێرانە ئەو بەرپرسی ئەو کۆردیناتۆری ئەو دەفتەرە ئاغای ئەلبەرت گرۆش ئێمە پەیوەندێکی نزیکمان لەگەڵ هەیە و چەندین ساڵ بوو لە پەیوەندی لەگەڵ دوو زیندانی سیاسی کورد محەممەدی نەزەری و ئەسمانی مسافاپوری ئێمە کارمان کرد بەڵام نەهایەتە بخۆشیوە ڕزگاریان بۆوانە کارەکانی ئێمە کاری درێژ خایەنە یعنی دەتوانین چەندین ساڵ درێژەی بێ ئەو سات دەتوانێت گفتمانێک ئەسیری بێ لەسەر عەرزی واخەدا. بەڵێ وەکو کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ژنێف پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوەکانی ئێرانی کە کار بۆ مافی مرۆڤ بۆ سەراسەری ئێران دەکەن لەگەڵ ئەوە پەیوەندیتان چۆنە؟ ئێمە توانیمانە لە ماوەی ئەو دوودەیەدا چەندین هاوپەیمانیەتی دروست بکەین بۆ وێنە بۆ ئێمە پرسی مینی دژە نەفەر گرنگە چون لە کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان نزیکی 20 میلیۆن مین چاندراوە لانی کۆماری ئیسلامی وە یعنی بۆ هەر کوردێک جمهوری ئیسلامی 2 میلی چاندووە. ئێمە بۆی بتوانین قسەی خۆمان بگەێنین مەساڵ بووینتە ئەندامی ڕێکخراوی هاوپەیمانیەتی ئینتەرنێشنال کەمپین تو بان لاندماینز هاوپەیمانیەتی ناوەندەوەیی بۆ قەداغکردن مین کۆی کە پێکهێنەری کۆنڤۆنسیۆنی ئۆتاوا دژمین بۆوانە یا بۆ وێنە بۆ ئێمە پرسی ئەعدام لە ئێران زۆر گرنگە بووینتە بەشێک لە هاوپەیمانیەتی ناوەندەوەیی لابردنی سای لە سەردان کە بنکەکەی لە پاریسە و هەروەها توانیمانە لەم لە ساڵی ڕابردوودا ڕێکخراوەیەک دروست بکەین بناوی ئیمپاکت ئیران تاسیر کاریگەری لەسەر ئێران لەو ڕێکخراوەدا نزیکی 17 ڕێکخراوەی ناوەندەوەیی هێدایە کە لەودا چەندین ڕێکخراوەی ئێرانی تێدایە وەکو ڕێکخراوی عەداڵەت بۆ ئێران کە خاتوو شادیسا دەریا ئەوەی ناوەندی برومەند ناوەندی فۆنداسیۆنی برومەند عەبدوڕەحمانی برومەند یا ئەوەی سازمانی ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران ئەرزەی سێوەم چەندین ڕێکخراوی ئێران کە لەو بارە کار دەکەن کە ئێمە پێمان وایە ئەتوانین کایان لەگەڵ بکەینەوەی ڕێکخراوی خاتوو شیرینی بادی توانیمانە لەگەڵ ئەوان کار بکەین ئەو ناوانە دروست بکەین بۆی بتوانین تاثیر بکەین لەسەر یەک ڕوانگەی فارسەکان سرنجی ئەوان وڵای پرسی کورد ڕابکێشین هەروەها لەو ڕێگایشە بتوانین پێشەرکەرەکانی مافی مرۆڤ لە کوردستانی ڕۆژهەڵات بکەینە بەشێک لە گفتمانی ڕێکخراو ناوەندەوەیەکان بتایبەت ئەمنستی ئینتەرناسیۆنال و ئەو ڕێکخراوانێکی باسم کردن. کاک تەیموور لە ناو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا هەندێک ڕێکخراو هەن کە کار بۆ مافی مرۆڤی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن. ئێوە بۆ وەرگرتنی زانیاری ئەو تاوانانەی کە لە ڕۆژهەڵات دەکرێن ئەو پێشێلکاریانە پشت بە چ دەبەستن بۆ سەرچاوانی کە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان بەدەستان دەگا یان هاوکاریتان لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە بۆ وەرگرتنی ئەو زانیاریانە؟ بەڵێ ڕاستەکەی من لە ڕێگەی ئەو هاوپەیمانیەتیەوە کە دروستمان کردووە کاریگەری لەسەر ئێران هەروەها ئەو هاوپەیمانیەتانە کە ئێمە ئەندامین توانیمانە لە 10 ساڵی ڕابردوودا چەندین ورکشاپ و کۆنەوەڕێک بخەین لە وڵاتانی نزیکی ئێران وەکو تورکیە و جورجیا و ئەرمەنستان و هند و پاکستان لەو ڕێگە توانیمانە یعنی شەبەکەیەک دروست بکەین تۆڕێکی هاوکاری لە ناوەی ئێران تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان دروست بکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئەو وەکیلانە ئەو ڕۆژنامەنووسانە ئەو تێکشانەی مافی ژینگە تێکشانی مافی ژنان پەیوەندیەکی ڕاستەوخۆمان هەیە توانیمانە لەو ڕێگاوە هەڵبەرگرین کە زانیاری
زانیاری ورد و دقیق وەربگرین بۆ وێنە چەند ساڵەوە پێش ئەو مێرمنداڵێک بوو بناوی سامان کە ئەو کات دەنگۆی ئەدامکردنی لەسەر بۆوانە بەڵام ڕاستی ئەدام نەکرا و هەتا ئەمنستی ئینتەرناسیۆنال نەتوێگرەکان شتەکان لەسەر بڵاو کردەوە بەڵام ئێمە تەیدمان نەکرد بەخاطر ئێمە پەیوەندیمان هەم لەگەڵ ئەو بنەماڵەی سامان بوو هەروەها پەیوەندیمان لەگەڵ وەکیلەکەی بوو و توانیمان لە ڕێگای چەند کەسێکی ناسرا و لەو تۆڕی کۆمەڵاتی ئێمە پەیوەندیان لەگەڵ زیندان هەبوو کە ئێمە زانیمان کە ئەو هاوڕێیە ئەدام نەکراوانە وە دواتر لەو ساتەوە ئێستا ئەو ئەمنستی یا نەتەوەیەکردەکان ئەنەوێ لەسەر بابەتێک لەسەر کەسێکی سیاسی کە متمانیان ئەدام کراویانە حتمما لەگەڵ ئێمە پەیوەندی دەگرن بۆی پشتڕاستی بکەین و بتایبەتی ئەو پرسانەی پەیوەندیان هەیە بە ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران دیارە لە پەیوەندی لەگەڵ وەڵامی پرسیارەکەت ئێمە هەمیشە لە گفتارەکانمان لە قسەکانمان هەمیشە هەڵمان داوە ئەو ناوەندی هاوکاری هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تەشویق بکەین کە داوایان لێ بکەن هاوکاریمان بکەن هەروەها گفتمانی مافی مرۆڤ بکەنە بەشێک لە گفتمانی میدیایی و کاروباری خۆیان خۆشیوە لەو پەیوەندیەدا وەڵامدەر بوونەوەوانە بۆ وێنە ئەو ناوەندانە هێندێک ناوەندی ئاژانسی هەواڵنێریان دروست کردووە بۆ کورپا و ئایندێکە بۆ ئێمە زۆر جێگای هێنن جێگای سرنج و هەروەها جێگای باوەڕن و ئەتوانین کەڵکیان لێ وەربرین بۆ داڕاشتنی راپۆرتەکانمان کە ئێمە گەرمی سوپاسیان نەکەین. کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ژنێف ڕێکخراوێکی حیزبیە یان ڕێکخراوێکی سەربەخۆیە؟ زۆر کەس ئەو پرسیارەکە ئەم ڕێکخراوەیە من لەبارەی ماڵی و لەبارەی سیاسیوە سەر بە هیچ لایەنێک نییە ڕێکخراوێکی تەنیا ئامانجی پێشخستنی پرسەکانی مافی مرۆڤە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەروەها لە قاودانی سیاسەتە شەڕەکانی کۆماری ئیسلامی ئێرانە لە ناوەندە ناوەندپێیەکان تایبەتی نەتەوەیەکردەکان هەروەها پارلەمانەکانی ئەوروپا. زۆر گرنگە منیشە لەبەرەوە پرسیاریەوەم کرد بۆ هیچ شتەکە ڕوون بێ ئەگەر تاوانێک لە ڕۆژهەڵاتی کوردستان بکرێەوە کەسانێک بیان هەبێ پەیوەندی بێەوە بگرن وەکو کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ڕێگەکانی پەیوەندی لەگەڵ ئێوە چییە؟ دیارە ئێمە وەبسایتێکمان هەیە لە بناوی ئەتوان لە ڕێگای ئەو ئادرس ئیمێلەوە info@kmmk-ge.org لەو ڕێگاوە لە ڕێگای فەیسبوکەوە هەروەها وەبسایتێکمان هەیە هەتەنیا بنووسن کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان بە کوردی یا فارسی یا ئینگلیسی لە ڕێگای گوگڵەوە ڕاستەوخۆ دەچنە سەر وەبسایتەکەمان یا فەیسبوکەمان یا ئەو تویترەوانەتوان ئێمە وڵامیان دێنەوە. واتە هەر شتێک لەو بارەوە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان بەدەستان بگا کە پەیوەندیەک بە پێشێلکاری مافی مرۆڤەوە هەبێ ئێوە وەڵام دەردەبن. ئێمە زۆر سوپاسیان دەکەین بەڕاستی پێویستمانەیە هەرچی زانیاری دروست زیاترمان بێ تایبەتی ناوەی کوردستان ئەتوانێت یارمەتیدەر بێ بۆ پێخستنی کارەکانی ئێمە. یەکێک لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پرسی کۆڵبەرانە کە لە ساڵانی ڕابردوودا زۆر زەی سەرنج بوو لە میدیاکانی دەرەوە و ئێرانی و کوردستانیدا قسە و باسی لەبارەوە کراوە خەڵکێکی زۆر لەژێر ئەم گوشاری کارکردنە لەسەر سنوورەکانی نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان گیانیان لەدەستداوە. سەبارەت بۆ بابەتە گەر کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان کارێکی کردبێ پێم خۆش ئاماژەی پێ بکەیت. دیارە پرسی کۆڵبەران باسی یەکێکە لە پرسە سەرەکیەکانی کارەکانی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان بۆ وێنە ساڵی 2019 ئێمە راپۆرتێکی تایبەتی 45 لاپەڕیمان هەم لە بواری کە بریتی بوون لە سەرچاوەی ئەو قەیرانی کۆڵبەران هەروەها لە بواری ئابووریوە لە بواری سیاسیوە هەروەها لە بواری دادگاییشەوە یعنی شوەیەکی لێکۆڵینەوە بە هاوکاری چەندین وەکیل توانیمان پێشکەشی نەتەوەیەکردەکان بکەین. کۆی راپۆرتەکانمان لە دە ساڵی ڕابردوودا بەشێک بەشێک لە کۆڵبەران بەشێک بۆ لە کارەکانی ئێمە لە راپۆرتەکانی مۆنیتۆرینگەکان
بۆ وێنە لە مانگی ئۆکتۆبری ساڵی ڕابردوو لە راپۆرتی بەڕێز جاوید ڕەحمان بۆ کۆڕیکشن تەوەیەکردوەکان پاراگرافێکی درودێژی لەسەر پرسی کۆلبەرانە ئشارەی بەوە کردبوو کە لە ساڵی 2014 زیاتر لە 1000 کۆلبەری کورد بتەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ڕسمیەکانی کۆماری ئیسلامی ئێران یا کوژراون یا بریندار بوون. ڕاستەوخۆ سەرچاوەی ئەو زانیاریشی هەر راپۆرتەکانی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان دانابوو. ئێمە لەو پەیوەندیدا ڕاستی لەگەڵ راپۆرتی نەتەوەیەکگرتوەکان بۆ ئێران لەگەڵ راپۆرت تێری نەتەوەیەکگرتوەکان بۆ ئەعدامی دەرەوە یاسا هەروەها ڕێپۆرتەی نەتەوەیەکگرتوەکان بۆ پرسی کەمایەتەکان لەگەڵ ئەو سێ ڕێپۆرتەرە ئێستا کار دەکەین بۆ ئەوەی ئەو پرسە بڕیارنامەیەکی لەسەر بدرێت شورای مافی مرۆڤ هەروەها بکاتە دەستی ئەوەی پێژن کمیتەی ورکینگ گروپ لەسەر ئەدامی دەرەوەی یاسا و گرتنوکشتنی دەرەوەی یاسا. بریاری ئەو دادگایش ئەگەر ئێمە ستار بکەین لەو بریارنامەدا وەکو بریای دادگاوە هایە وەکو ئەتوانین دواتر کەڵکی وەربگرێنە هەتا لە دادگاکانی خودی ئێرانش کەڵکی لێوەربگرێت چون ئێران بەشێکە لەو کۆنڤانسیۆنەکانی مافەکانی مەدەنی و سیاسی کۆنڤانسیۆنی مافەکانی ئابووری و کۆمەڵایەتی و کولتوری ئێمە لەسەر ئەساس دەتوانین ببینە هەتا هینە لاهاش وەکو سەرچاوە کەڵکی لێوەربگرین وەکو بریای دادگا بۆی کۆماری ئیسلامی ئێرانی پێ حسابدار بکەین. کاک تەیموور پرسی کۆڵبەران بابەتێکی زۆر گرنگە با بڵێن خەڵکی ناوچە سنووریەکان لەبەر خراپی باری ئابووری لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوو لە کۆڵبەری دەکەن. دەبینین کە کەسانی خوێندەوار ئەوانەی کە دەرچووی زانکۆش بوون لەو پرسەدا بەشدارن و زۆر جار جانی خۆیان کردوتە قوربانی و هەروەک ئاماژەت پێکردیان کوژراون یان بریندار بوون. ئەم بابەتە چ ڕەنگدانەوەیەکی لە میدیای دەرەوە هەبوو پێشێلکاری مافی مرۆڤی کوردستان بە تایبەتی پرسی کۆڵبەران؟ بداخۆم میدیای دەرەوە میدیای غێری فارسی و غێری کوردیوانە ینی کەم گرنگیان بەو هینەداوە بۆ پرسی کۆڵبەران داوە. ئێمە ساڵی ڕابردوو لەگەڵ تەلەڤیزیۆنی سویس قسەمان کرد کە بڕۆین بۆ کوردستانی باشوور لەو پەیوەندیدا ڕیپۆرتاژە ئامادە بکەین، بەڵام بە خاتری ئەو ڕەوشی کۆرۆناوانە بەداخەوە ئەو شتە دواکەوتوانە، بەڵام ئەوە وەکو کەمکاریەکی ڕێکخراوەکەی ئێمە هەروەها هێزە کوردستانیەکان یا دیاسپۆرای کورد ئێمە گشتمان لەو پەیوەندیدا مقەسەرین کە نەمانتوانیوە بۆ شێوەی کە پێویستە ئەو پرسی کۆڵبەران لە پەرلەمانەکانی ئەوروپا هەروەها لە میدیاکانی ئەوروپا ڕنگدانەوەی بێ. ئەو وەک ڕخنەیەک من لە خۆمانی دەگرم کە ئێمە لەو پەیوەندیدا کەم تەرخیممان کردووە و نەمانتوانیوە پێویست کار بکەین. واتەیەوە پێتان وایە جگەل لە کاری راپۆرتەکان کە لە کۆبوونەوەکانی شورای مافی مرۆڤی سەربەنەتەوە یەکگرتوەکان خوێندوتانەتەوە کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ژنێف پێویستە ئەم کارانەوە ئەم جنایەتانە بەدی کۆمنت بکە؟ بەڵێ ئەمە بەشێکل لە حافزە لە حافزەی مێژووی ڕۆژهەڵاتی کوردستان و سبەینی ئەگەر ئەڵۆگۆ دروست بوو ئێمە دەتوانین قەرەبوو بکەینەوە بۆ ئەو بنەماڵانەی کە کۆبیان لەدەستداوە یا ئەندامێکیان لەدەستداوە، هەروەها قوربانیانی مین کە قەرەبوو ناکرێنەوە. ئێمە دەتوانین ئەو ناوانە کە هەمانە ئەو لیستانە ئەو بریارانەی نەتەوەیەکگرتوەکان دەتوانین لە ئایندەدا کەڵکیان لێ بگرین کە ئەگەر ڕژیمێکی نوێ هاتە سەرکار لە ئێران وەکو سەرچاوە ینی ئەو کەسانە قەرەبوو بکرێنەوەوانە. بینیمان کە ئەو جووەکان کە لە شەڕی دوومی جیهانیە زەریان بەرکەوتو و خەسارەتیان بەرکەوتو ئێستا لە تەواوی ئەوروپا ڕۆژئاواوە هین هەیە ئەو کمیتەی قەرەبووکردنەوە هەوانە پارەکانی وەرەگرنەوەوانە. ئەوە بەشێکە لە مێژوو بەشێکە لە حافزەی خەڵکی کوردستانی ئێران ئەرکی تەواوی ڕێکخراوە سیاسەکان، ڕێکخراوە مەدەنیەکان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤی کوردستانە کە ئەو حادسانە و ڕووداوانە تۆمار بکەن و بیکەنە بەشێک لە مێژووی کوردستان.
لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا ئاماژەتان پێکرد کە کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ساڵی 2006 دا مەزراوە. لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا کارێکی یەکجار زۆرتان کردو چ لە کوردستان و چ لە دەرەوەی وڵاتیش کە بەشدار بوون لە کۆبوونەوەکانی شورای مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان. دەتوانم بڵم کە لەلایەن کۆماری ئیسلامیشەوە گوشارتان لەسەر بووە. دەکرێت ئاماژە بەشێک لەو گوشارانە بکەیت؟ ڕاستی لە هەفتوی ڕابردوودا بۆ وێنە ئەمە تازەترین شت کە ڕوویدا هینەکەمان هاک کرا وبسایتی ڕێکخراوەکەمان. ئەوە سێمین جارە لە 3 ساڵی ڕابردووە و لەم 4 ساڵی ئاخردا لە نەتەوەی گرتوەکان جمهوری ئیسلامی فشارێکی زۆری بۆ هێناوین کە نەیەڵێ ئێمە بەشداری بکەین لە کۆبنەوەکان یا لەوێ کۆنفرانسێک کۆبنەوەیەک دەگرین دێن لەوێ بەشدار ببین یا میوانەکان کە ئێمە داوەتیان دەکەین وێنە لە 3 ئۆکتۆبری ساڵی ڕابردوو کۆبنەوەیەکمان بوو لە نەتەوەی گرتوەکان لەوێن دوو نوێنەری کۆماری ئیسلامی ئیران لەوێ حزوریان بوو. یەکێک لەو مامەسانەی کە داواتمان کرد و مامەسایەکی زانکۆیەکی سویسی بوو دوایی نامیان بۆ هینەکە زانکۆی نووسی بوو کە ئەمە هاتووە لە UNDG ئێران قسەی کردوانە ئیسە و هاوڕێ ناتوانێت سەفەر بکە بۆ ئێران یا ئەو کەسانەی کە کەسوکاری ئێمە زۆرجار لە ئێرانە دەگیرێن ینی فشاریان کرد بەسەرەوانە ینی فشارەکان شای ڕاستەوخۆ ئەوەیە ئەوان هەوڵدەن کە ئێمە نێڵێمە بەشداری بکەین یا کاتێک قسە دەکەین مداخلاکەن بۆی قسەکانمان پێ بڕن لەوێ نێڵ تەواویکەینەوەوانە. بەڵام بەخۆشیەوەی ئێمەش ینی لەم دوودەیە ئاخردا تەجربەیەکی زۆرمان بەدەستهێناوە ینی سەرجەمی ئەو هاوڕێیانەی کار دەکەن نەتەوەی گرتوەکان یاناسنی نزیکەوە. هەروەها ئێمە هەوڵمان داوە بە پێی پرەنسیپ هیچ کات مبالغە نەکەین لە هینەکانە لە زانیاریەکانە. مەسەڵەن ئەگەر 10 کەس بۆینە ساڵی ڕابردوو 10 کەس ئێدام کراوە زیندانی سیاسی ئێدام کراوە 5 کوردین ناژین 8 کوردوانە ینی زانیاریەکان خۆی ڕاستی تەحویل دەدەین بۆیش تۆزە زەحمەتێکا بۆ کۆمەڵی ئیسلامیانە بتوانێت پێشگیری لە هینکان لە ئێمە بکەین کە بتوانن لەوێ قسە بکەین. تەیموریەوە ساڵانێکە لە وڵاتی سوئیس دەژین و لە کۆبوونەوەکانی شورای مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکانیش بەشداری دەکەن وەکو نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان. پێم خۆشە باسی هەڵوێستی دەوڵەتی سوئیس بکەین کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا هەمیشە سیاسەتێکی نەرمی نواندوو بەرامبەر بە جنایەتەکانی کۆماری ئیسلامی وەک فەرەنسا وەک ئاڵمان وەک ئەمریکا وەک بریتانیا وەک وڵاتانە کە هەمیشە هەڵوێستیان بووە بەرامبەر بە پرسی مافی مرۆڤ لە ئێران و جنایەتەکانی کۆماری ئیسلامیان محکوم کردو و هەڵوێستیان بووە. سوئیس کەمتر هەڵوێستی بووە. هۆکارەکەی ئەوە لە چیدا دەبین؟ دیارە سەرەتا وڵاتی سوئیس وڵاتێکی هەمیشە سیاسەتێکی بێلایەنی هەیە ئەوەی نۆتخ بێلایەن لە بەرامبەر وڵاتانی تەواوی دنیا. لە پاڵی ئەوەشدا وڵاتی سوئیس ئۆفیس بیرۆی قازانجەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە تاران دەپارێزێن. سەفارەتخانەی سوئیس لە ئێران بەشێکە لە ینی قازانجی ئەمریکایەکان دەپارێزن بۆی ینی هینە هەندێک پەیوەندی تایبەتیان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و هەمیشە من ئەو لەگەڵ هاوڕێیان کە خەڵکی سوئیسن ئەوانەی وا سیاسەت دەکەن ئەو پرسە دووژێنینەوەوانە ئەمان بۆ وێنەی ژن ئێمە هەمیشە ڕێگەی هەموو کەسێ دەن بێن لێرا ڕێکخراوەکانی بۆ وێنە تەنیا وڵاتێک لە وڵاتانی ئەوروپا کە پەکەکە مەسەڵ وەکو سەر لیستی ڕەش توریزمی وڵاتی سوئیسە. لە پاڵی ئەویشا پەیوەندێکی چاکی لەگەڵ تورکی هەیەوانە بۆیە ئەمان ڕێگە دەن بە ڕێکخراوە هێزە کورسانیەکان مەسەڵ لێرا تێکۆشان بکەن حوزوریان هەبێ حەسابی بانکیان هەبێ کار بکەن. لە پاڵی ئەویشا ڕێگەدا بە وڵاتانی داگیرکردی تورکیە و ئێرانەوەوان لێرەش کاسبی بکەن حوزوریان بێتەوەوانە. بەڵام ئەوەی ڕاستیێت دەگرێتەوە سەر ئێمە دیاسپۆرای کورد لە وڵاتی سوئیس نزیکی 140,000 کورد هەیەوانە. ئای هێمە تا چەندە توانیمانە تەئسیر لەسەر پیاوانی سیاسەتمەداری ئەم وڵاتەدا بنێن کە لەگەڵ وڵاتی ئێرانە مەسەڵ هەڵوێست بکردنەوەوانە. بۆ وێنەی مەسلە ساڵەوە پێش کۆنفرانسێکمان کرد لە پارلەمانی سوئیس داوامان کرد لە بەڕێز کارلۆس سەمارۆگا کە لە حیزبی سۆسیالیستەوە حیزبەکەی منە
بەرپرسی کمیسیۆنی پەیوەندیەکانی دەرەوە بوو سەردانی ئێران کە باسی پرسی کورد بکەوانە لەوێ ئەویش ڕاستی ڕۆیشت چوو لەگەڵ عەلی لاریجانی ئەو کات بەرپرسی پارلەمانی ئەوروپا لەسەر دەفتەری پەیوەندیەکانی دەرەوەی ئێران هەروەها لەگەڵ 3 پارلەمانتەری کوردی ئەندامی مەجلیسی ئێران کۆبووەوانە دوایی گەڕا و باسی ئەوەیە کرد لای مناکرد ئەو 3 پارلەمانە کووردە نیانتوانێت داوایەک فرمۆڵە بکەن ینی شتێک بێژن لە ڕاستیە بەڵام لە هەمان کاتە نێرانی جمهوری ئیسلامی ئێران لەوێ حوزوریان بۆ لەو کۆبنەوەوانە ویشتم ڕاستیەکەی ئەوانە هینە یەکێک ئەگەر بیشیانەوێ شتێک بڵێ ناتوانین بڵێن چون ئەوان لەژێر کنترۆلدان لەژێر چاودێریدان لە پەڕێویشا زۆربەی کەسانەی کە جمهوری ئیسلامی ئێران ڕێگەیان پێدا مەساڵ بوونە ئەندام مەجلس بە شێوەیەک لە شێوەکان دەبێت لە سەرتاوە هێندێک ئەو سیستمە قبول بکەن دوایی بۆیان زەحمەتە بڕاستی ینانی کار بکەن چون ڕوبەڕووی هین دەبنەوە زیندانیەوەوانە بەڵام بە کورتی ئەوە بێژم ینی دەگرێتەوە سەر ینی کەمکاری ئێمە وەکو دیاسپۆرای کورد وەکو هێزە سیاسەکانی کوردستان کە لێرە حزبمان هەیە توانیمانە کەمتر ینی تاسی بکەین لەسەر بڕیاری وڵاتی سویس بەڵام بەخۆشیەوە ئێستا بەرەبەرە وەزەکەی گۆڕاوە مەسە 2 پارلەمانتەری کوردمان هەیە لە پارلەمانی سویس لە شاری بازل لە ئوستانی ئەو وڵاتە 7 پارلەمانتاری کورتانە لە شاری ژنێڤێک 2 پارلەمانتەری کورتانوانە ئێستا پەیوەندیەکی توانیمانە مەساڵ پەیوەندیەکی ڕاستەوخۆ دروست بکەین لەگەڵ هینا لەگەڵ وڵاتی سویس بۆ وێنە لە کۆبنەوەکانی شورای مافی مرۆڤ هەمیشە نوێنەری وڵاتی سویس کاتێک قسە دەکات لە ئێران لەوێ گرنگی دەدا پرسی پێکاتە نەتەوەیی و ئاینەکانی ئێران لەوانە کورد بەڵام ئەوە وێنی وەکو شێوەی پێویست وەڵامدەری ڕەوشی کوردستانی ئێران نییە. بەڵێ پێینە سەرباسی پەنابەران ئاماژەیەک پێکرد لە سەرەتادا بەشێکی زۆر لە پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان لە وڵاتی تورکیا و یۆنان گیران خواردەوە ڕێگەی دەربازبوونیان نییە. ئاماژەتان بۆ کرد کە کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان بەشێک لە کارەکانی تەرخان کردو بۆ هاوکاری پەنابەران. ئێوە لەو پەیوەندیدا چتان بۆ ئەو پەنابەرانە کردووەوە چ بکرێ بۆەوەی ئەو پەنابەرانە لە تورکیا و لە یۆنان دەرباز بن و ڕوولا وڵاتانی ئەوروپایی بکەن؟ ڕاستی کارەکانی ئێمە زیاتر کاری تەحویلدانی زانیاریە لە پەڵێویشە کاری لۆبیگەریە ینی کارکردن بۆوانە بەڵام وەک پێشتر ئاماژەم کرد ینی ئامانجی سەرەکی ئێمە ڕێکخراوەیەکی تایبەت بە پرسی پەنابەران نین ینی بەشی پەنابەران تەنیا بەشێکی چووکەی کارەکانی هەمەیە ئێمە لەو بوارەدا ساڵانەیەک 2 کۆبنەوە دەکەین لەگەڵ دەفتەری کمیسارایی بەرزی پەنابەران لە ژنێڤ بتایبەت لەگەڵ بیرۆی پەیوەندیەکانی سویس لەگەڵ یونیسیار دەفتەری پەنابەران هەروەها لەگەڵ بەڕێز کریستۆف پۆرتمەن بەرپرسی بەشی ئەوەی پێژم ڕستمەند ئەقامەتی یونیسیار بەڵام ئێمە هەموو جارێک پرسی دیپۆرتکردنەوەی تێکوشانی کورد پەنابەرانی کورد لە تورکیا دەکەین بۆ ئێران هەروەها گوشار و کوشتاری تووری هاوڵاتیانی پەنابەرانی کورد دەکەین لە باشووری کوردستان هەروەها باسی ڕەوشی نالەباری پەنابەرانی کورد دەکەین لە یونان کە لە کەمپەکانی یونانە لایەکۆ لە ژێر گوشاری ئابووریان لە ژێر مەترسی ئەو گروپە ئیسلامی و عەرەبەکاندان ئەمان بگشتی لە وڵامدا ێژن هینە ئەولوێت بۆ ئەوان پەنابەرانی هینە سووریایە سووریەوان لە ڕاستیا وەیە کەمتر ئەهمێت دەن بەو هینە بە پرسی پەنابەرانی کورد لە وڵاتان دەژین بەڵام ئێمە بەردەوام لە پەیوەندیان لەگەڵیانە بەڵام ئێمە زیاتر تەئسیرمان لێ هەیە ڕاستی لە ڕۆژئاوایە لێرەوانە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ ئیدارەی مەهاجرەتەکان هەمیشە ئەو راپۆرتانەی ئامادەیان دەکەین کە تەحویلی تەوەی گروپەکانیدان لە هەمان کاتە تەحویلی وڵاتەکان تەحویلی ئیدارەی مەهاجرەتەکانی دەدەینەوەوانە بۆ وێنە لە 2 ساڵی ڕابردوودا توانیمان هەتا بەشداری بکەین ئەو بەڵاو بۆتەوە راپۆرتانە لەگەڵ ئیدارەی مەهاجرەتی دانیمارک ئینگلیستان لەسەر وبسایتەکانیان ئشارەیان بە راپۆرت و کارەکەهینە ینی ڕەوشی مافی مرۆڤ لە کوردستان ئێران کردووە کە لەگەڵ ئێمە توانیان کردووە ینی و توێژیان کردووە ئەو شیان ئامادە کردووە
ئەوەی ئێمە جاربار ڕاستەوخۆ دەیکەین ئەوەیە کە دیفاع لە هێندە کەیسەکەین کە باوەڕم پێەیە کە ئەمە کەیسی سیاسیە و مستاقی پەنابەری و نابێت مەترسی ئەدامیان هەیە بیان گەڕێنەوە ئێران بە زۆرەکی. کاکتەی مرۆوە خۆم وەکو ڕۆژنامەوانێک کە ئاگاداری کەیسی بەشێک لەو پەنابەرانە هەم کە لە تورکیە ماونەتەوە بەشی زۆریان قوبوڵی UNHCR-یان هەیە، ینی چاوەڕێن تەنیا وڵاتێکی سێ هەم وەریان بگرێ هەتە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە مافی پەنابەریان پێ بەخشراوە، بەڵام ئەوە چاوەڕێن وڵاتێکی ئوروپایی وڵاتێک وەریان بگرێ. ئایا ئێوە ئامادەن بۆ ئەو کەسانی کە لە تورکیە ماونەتەوە و گرفتار بوون و قوبوڵی UNHCR-یان هەبوو وەکو کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان هاوکاریان بکەن؟ دیارە لەم هەفتووی ڕابردوودا ئێمە دوو نامانووسیوە بۆ یونیساری ئەنکارا و بۆ دوو کەیسی تایبەت داوامان لێکردن کە هاوکاریان بکەن، بەڵام بەداخەوە وەک باسم کرد بۆ وێنە لە دوو ساڵی ڕابردوودا کاتێک لەگەڵ ئێرە لە نەتەوە یەکگرتووەکان کۆمساری مافی کۆمسەرەی بەرزی پەنابەران قسە دەکەین، ئەوان لە وەڵامدا ئەوە ێژن بۆ ێژن وڵاتی سویس، وڵاتی سوید، وڵاتی کانادا، ئەمریکا، ئوسترالیا بڕیاریان داوە هەرێکی 5,000 پەنابەری سووری وەرگرنەوەنە وەکو کۆتا. ئەو کۆتای ئەو هینە ئەو سەهمەیە کە یونیسیار ساڵانە وەری دەگرێ و لە پەنابەران لە تواوی دنیا، بەڵام وڵاتەکان بخۆیان بڕیادەن ئێژن ئێمە ئەم هیمانە گەڕەکەنی ئەم پەنابەرانە وەردەگرین کە پەنابەرانی سوورین کە لە عێراقن، لە لوبنانن، لە تورکیان، لە وڵاتانی ئوردونن، بەڵام پەنابەرانی کورد کە لە عێراقن لە تورکیان وەرناگرنەوەوانە. بەڵێ لە هەفتەی ڕابردوودا بنەماڵەیەکیش گوایە حکومی دیپۆرتیان بۆ هاتووەتەوە کە بیان گەڕێنەوە بە ڕۆژهەڵاتی کوردستان و منداڵیشان لەگەڵە. ئێوە سەبارەت بە پرسی دیپۆرتکردنەوەی چالاکانی سیاسی و ئەوانەی کە گیانیان لە مەترسیدا هەڵوێستان چ دەبێ وەکو کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان؟ ئێمە لەو پەیوەندیدا لە ڕاپەڕی دوو کارمان کردووانە، یەکێک ئەوە بووە کە ناومان نووسیوە بۆ بەرپرسانی کۆمیسارەی مافی مرۆڤ تایبەتی لە ئەنکارا و لە ژنێف لە خەتەری ئەدامی ئەو تێکۆشانە سنجمان ڕاکێشان بۆ لایەن، هەروەها جاربار هەڕەشەمان کردووە ئەگەر ئەوانە بگەڕێنەوە ئێمە لە ئەو پرسە دەکەینە بەشێک لە پرسی ئایتمی چواری شورای مافی مرۆڤی تێکۆکان لە ژنێڤ ئەینە ڕەخەنتان لێگرینەوەوانە، یعنی تا ئەو حەدە شوین کارەشان لێ بکەین. بەڵام ئەگەر وەکو بنەماڵێکی تایبەتی هەیە وەکو بنەماڵێکی ئشارتان پێکرد ئێمە ئامادەین ڕاستەوخۆ دووبارە هەم لەسەر ئەو کەیسە تایبەت ناوە بنووسین بۆ یونیسیاری ئەنکارا، هەروەها نەتەوە یەکگرتووەکان لە ژنێڤ لە پەیوەندیدان لەگەڵیان. ئێوە جیالەوەی کە هەڵسوراوێکی مافی مرۆڤن کاری سیاسیش دەکەن و لە زۆربەی ئەو چالاکیانەی کە لە ئوروپا و ڕێدەخرێن بەشدار دەبن و لەو میتینگانەدا سەبارەت بە پرسی قسەتان کردووە. پێم خۆشە پرسیاری ئەوەت لێ بکەم لە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان بە نەمانی کۆماری ئیسلامی ئایا پێشێلکاری مافی مرۆڤی کورد نامێنێ ئەولەویەتی کار ئەوەیە کە کۆماری ئیسلامی نەمێنێ، یان ڕێگەیەک هەیە بۆ پێشێل نەکردنی مافی مرۆڤی کوردستان لە چوارچێوەی کۆماری ئیسلامی بە گوشاری دەرەوە و ڕێکخراوەکانی جیهانی؟ دیارە لە 40 ساڵی ڕابردوو نیشانی داوە تا کاتێک کۆماری ئیسلامی ئێران هەیە بەخەوە ستەم و سەرکوتە درێژەی دەبێوانە، نی پێشەلکارەکانی مافی مرۆڤ درێژەی دەبێت، بەڵام لە بەرامبەریشتا سیاست یا پەیوەندی هێندێک وڵاتی ئەوروپایی بتایبەت ئەڵمان، فەرانسە، بریتانیا، ئیتالیا، هەروەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەتوانێت تاسیریان لەسەر ئێران بێ. بۆ وێنە ئێمە هەمیشە کاتێک لە پارلەمانەکانی ئەوروپا کۆبوونەوە دەکەین، یەکێک لە داواکاریەکانمان لە هێزە سیاسەکانی کوردستان ئەوەیە دیاسپۆرای کورد ئەوەیە کە بتایبەت پەیوەندیان بەهێز بکەن لەگەڵ ئەو چوار وڵاتەی کە ئشارەم پێکردنەوەوانە. ئەوانە دەتوانن کە ساڵانە مەساڵ ئەوان یەکێتی ئەوروپا دەفتەری هاوکاریان هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران، ئەوان دەتوانن ئەو پرسانەی کە لە پەیوەندی سەرکوتی گەلانی بندەسە گرتنی تێکۆشانی کوردەوانە دەتوان ئەو پرسانە بورژێنن. بۆ وێنە ساڵی 2016 دوای ئەوەی ئەمزاکردنی بەرجام هەیەتێکی یەکێتی ئەوروپا لەگەڵ هیومەن رایتس واچ سەردانی ئێرانیان کرد
نە بۆرە هیومن رایتس واش یەکێتی ئەوروپا ئێمە ئەو پرسە لەگەڵ هیومن رایتس واش لەگەڵ ئەو هەیەتە قسەمان کرد لە پارلەمانی ئەوروپا ئەو هەیەتە لەگەڵ ئێران قسەیان کرد گوتیان ئێمە زین لە ئێرانە 20 میلیۆن مین هەیە بەتایبەت لە کورسانە ئێوە ئیمکاناتان نییە ئێمە ئامادەین هاوکاریتان بکەینەوەوانە بەڵام لەسەر ئەوە جمهوری ئیسلامی ئێران ڕەدی کردەوە یعنی قبولی نەکرد و پیاژ نیازە بەڵام ئەوە نوعێک گوشارە لەسەر کۆماری ئیسلامی ئێران تۆ وڵاتانی ئەوروپایی ئەو شتە مەتراکان یانی دوای پەیگیریەکەن بەشێک لە گفتمان لە پەیوەندی لەگەڵ مافی مرۆڤ لە کوردستانە ڕاستی هینە دەبێت ئەوەی ئێمە زۆر گرنگە کە ئەم گفتمان وتاری مافی مرۆڤ بێتە بەشێک لە وتاری خەڵکی کوردستان ئێمە لە ئەمە چەندین ساڵە لەسەر پرسی ئەدام کار دەکەین داواکەین لە خەڵکی کوردستان نەڕۆن لە کاتێک ئەدامی لە هین دەکرێت لە مەلای عام لە شوێنە گشتەکانە نەڕۆن سەیری نەکەن ئاماژی کۆماری ئیسلامی ئێران بە ئەدامکردن بە هێنانی توندوتیژی بڵاوکردنەوەی توندوتیژی نوعەیەک شێوازی حکومەتکردنە توڵکردنی خەڵکیە ترساندنی خەڵکیە تۆخاندنی خەڵکیە ئێمە داوام لە خەڵک کردووە ئەو کار نەکەن نەڕۆن بەژایی نەکەن لەو شتا یا مناڵان نەڕۆن بەژایی نەکەن و سێری ئەدامی خەڵکی دیکە نەکەن ئێدامان کرد لە باوکدایەکان کەسێک کوڕەکیان نەکوژێن قەساز نەکەن خام نەکەنەوەوانە بخۆشیوە لەم چەند ساڵای ئاخرە هێندێک پێشکەوتن دەبینین بۆ وێنە 3 ساڵ لەوە پێش لە شای ڕوانسەر و زیاتر لە چەندین سەد کەس چوون داوایان لە باوکێک کرد کە باوکی ئەو کەسەی کە کوڕەکەی کوشتووە نەکوژێوانە نیان ینی پاشگەز بۆەوە یانێ و کاری نەکرد ئەو کەسە یا دەبینی لە هەتا لە زۆر ناوچە دواکەوتەکانی کوردستان خەڵکی ڕێکخراوی مەدەنی دروستەکە ڕێکخراوی ژینگە پارێزی دروستەکە دڕون بەڕوود دەچنن یا کۆتر و باڵندەوانە ناکوژن شکار ناکەنەوانە ئەو هێندێک نیشانەی پۆزیتیڤێک من لە کوردستان دەیبینم هەرچەندە خەڵکی کوردستان وشیارتر بێ لاوانی کورد وشیارتر بن باشە دیفاعەکەن لە مافەکانی خۆیان باوەڕی منیش ئەوەیە هینە یعنی تەنیا خەڵکی کوردستانە سەرنوشی خۆی دیارەکە نە ئەمریکا و ئوروپا و تاران وێن لە هایەتە دەبێت تۆ کار لەسەری خەڵکی خۆت بکەی ئەعتماد بۆوان بکەی باوەڕ بۆوان بێ لەگەڵ وان کار بکەی تاکو لایەنەکانی دیکە هەروەک ئاماژەت پێکرد لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی بەردەوام بوو لە بابەتی ئەعدام و لە سەراسەری ئێران و بە ڕۆژهەڵاتی کوردستانی شێوە چالاکانی سیاسی یان ئەعدام کراون یان لە ئێستاشدا مەترسی ئەعدامیان لەسەرە بۆی بەشی زۆریان ڕادەکەنە دەرەوە پێم خۆشە بابەتی ئەو بپرسم کە لە دوایین بابەتی گرنگ بە پرسی ئەعدام ئێمە دیسمان کە هەسوڕاوێکی سیاسی ئێرانی کە لە هەمان کاتدا ڕۆژنامەنووسێکی دیار بوو ڕۆحۆڵای دەزم کە پەنابەرێکی سیاسی بوو لە وڵاتی فەڕەنسا بە پیلانی دەستگای ئیتلاعات کە ڕفێنرا و بردیانەوە بۆ ئێران دواتر لە سێدارە درا بۆچی وڵاتانی ئوروپایی لە بابەت ئەم پرسە گرنگە بێدەنگ بوون ئەگەر با بڵێن مەسەلەن سەبارەت بە پرسی کورد هەمیشە بێدەنگیان نواندووە بەڵام لە ئاست بابەتێکی لەو چەشنە کە کەسایەتیە کە پەنابەری سیاسی بۆ لە وڵاتێکی ئوروپایی مافی پەنابەری پێبەخشراوە بەڵام لەبەر چاوی هەموو دنیا کۆماری ئیسلامیەوە لە سێدارە دەدا دیارە لە مانگی دەسامبر ئەو پارلەمانی ئوروپا هەتا وڵاتانی یەکێتی ئەوروپا بە توندی ئەویان محکوم کرد ئەدامی ئەو ڕۆحڵازەم کێ و ڕۆژنامەنووسی ئێرانیە کە فریویاندا و دزیان و بە شێوەیەکی دوور لە هەموو یاسایەکی ناوەندەوەیی دزیان و بریان ئەدامیان کرد کۆمەڵگەی ناوەندەوەیی دشکردەوەیان بۆوانە دوایشە ڕاستێک هەیە ئەو دیاسپۆرای فارسەکان زۆر بەهێزنەوەوانە لە دەرەوەش ئەوان توانیان ڕنگدانەوەی میدیایی زۆر پێدەنەوەوانە هەر لەو پەیوەندیەدا بوێنە چەندین زیاتر لە 15 ریپۆرتەی نەتەوەیەکگرتوەکان هەتا گروپی کاری نەتەوەیەکگرتوەکان لە مانگی ژوێی ساڵی ڕابردوو ئەدامکردنی هیدایەتی ئاپلاپوریان بە توندترین شێوە محکوم کرد بەڵام ڕنگدانەوەی کەمتر بوو لە میدیاکان ئەوەش نیشانەی ئەوەیە کە دیاسپۆرای کورد لە دەرەوە هینن یعنی بۆ شێوەی پێویستە کارانین وە هەمشە دەبینی کاتێک فارسێک ئەدام دەکرێت لە دەرەوە زیاتر گرنگی پێدرێت تایبەتی لەلایەن میدیاکانەوە
بەڵام کوردەکە کەمترەوانە لە کاتێکە نەتەوەی گوتەکان ئەو شانایە ڕێژەی ژمارەی ئەو ریپۆرتانە کە بەژاریان کرد و محکومیان کرد بشێوەیەکی تند ینی بڕاستی تند بوو ئەوانە لەلای نەتەوەی گوتەکانەوە بەڵام ڕنگدانەوەی کەمتر بوو لە میدیاکانی دەرەوە و ناو هاتەکانش. تیرۆری ڕێبەرانی کورد لە ساڵانی ڕابردوو لە ئەوروپا کاتێک کە کۆماری ئیسلامی ڕێبەرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانی تیرۆر کرد پرسی تیرۆریزمی دەوڵەتی کەوتە سەرزارەوە زۆر بەکارهێنراوە هەتا ئێستاش دەبینین کە بەرپرسانی ئەمریکا کەڵک لە دەستەواژەی تیرۆری دەوڵەتی کۆماری ئیسلامی وەردەگرن لەو سەردەمەشدا گوشارێکی زۆر خرایە سەر ئێران و بەشێک لە نوێنەرانی وڵاتانی ئوروپایی گەڕانەوە ئوروپا و بەڵام هێدی پەیوەندەکانیان درێژە پێدا دەگەڵ کۆماری ئیسلامی بۆ کورد نەیتوانی لە دوای تیرۆری ڕێبەرانی کورد ئەو پرسە بەرجەستە بکاتەوە زەخت بکاتەوە لە دنیای دەرەوە. دیارە دەگەڵێتەوە بۆ دوو بۆچەنی من یەک وڵاتانی یەکێتی ئوروپا هەمیشە لە پەیوەندی لەگەڵ ئێرانە ئەوان قازانجی ئابووری لەسەرەوەی هەموو شتێکە بینیمان کە وڵاتی ئوتریش لە کاتی ترۆنی ڕێبەرانی ناوداری کورد قاسم و یاوەرانی بە 5 دقیقە بڕیاریاندا کە ئەو قاتڵانی ئەو هەچەند بێدار بوون و لە زیندان بوون ئازادیان کردن و بیانگەڕنەوە تێهران ئەوەش نیشاندا کە ئەمان زیاتر لە هینە مەسەڵ قازانجی ئابووریان پێگرن تێدا و مافی مرۆڤ و مافی کوردەکان ئەوەی لە پەیوەندیدارە بە دیاسپۆرای کورد وەک باسم کە چەند جار بڕاستی ئێمە هینە بداخەوە ڕێکخراوی کورد لە دەروی وڵات دیاسپۆرای کورد خەریکە تازە دەست پێکە شکل دەگرێتەوەوانە ینی ڕێخستنی کورد زۆر بەهێز نەبووە ئێستا کەمە خەریکە خۆ دەگرێوانە تۆ لێرە هەرچەندە ڕێخستنت بێ ینی ڕێخستن دیارە بە هەموو معنایەک بۆ وێنە دەبێت ئێمە وە کوردەکان لە وڵاتی سویس دەبێت لە تەواوی ڕێکخراوە سیاسەکان چەپ و ڕاستەوە دەبێت بەشار بووین دەبێت نوێرمان هەبێ دەبێت انتخابات بەشاری بکەین دەبێت ئەندامی حیزب سیاسیەکان بووین دەبێت کار بکەین لە بەشی میدیایی وە مناڵانی ئێمە کوڕانی ئێمە کشانی ئێمە بخوێنن بەشی میدیایی بخۆن بەشی سیاسی بخۆن بە بواری ئابووری بخۆن لە هەموو بوارەکانە دەبێت یەک سەتا ئێمە ڕێخستنمان بێت دوو ئەوانە دەبێت بە شوەیەکی ڕێکخراو بەژاری بکەن لە ژیانی سیاسی ئەو وڵاتانە وەکو یەهودیەکان دەیکەن لەو دەبێت ڕێکخراوی وەکیلەکانی پارێزەرانی کورد دروست بکەین دەبێت لە هەموو شارەکان ئەو وەک باسم کرد لە سویسان نزیکی 130,000 کورد هەیەوانە تەنیا لە شاری ژنەف 7,000 کوردان ئێمە ینی هێزێکی گەنجی بەهێزمان هەیە بۆ وێنە لە نزیکی زیاتر لە 1000 خوێندکاری زانکۆیمان هەیە لە زانکۆیانی سویس کوردنەوەوانە لە ژنێڤ ئێمە ڕێکخراوێکمان دروست کردووە ڕێکخراوی خوێندکارانی کورد زیاتر لە 25 خوێندکاری لێن لە بواری دەرمانی دەخوێنن یاسایی دەخوێنن ئەوەی دەخوێنن ئەوانە دەتوانن بوونە سەرمایەی کوردستان کە لە ماڵێش دەبێت ئێمە ڕێکیان بخەین لەو بوارەدا بە شێوەی پێویست کارمان نەکردووە چ وەکو کۆمەڵگای مەدەنی چ وەکو دیاسپۆرا چ وەکو هێزە سیاسەکانی کوردستان بۆیە ئەو بەرپرسایەتیمان لەسەرە کە دەبێت و کارە بکەین. زۆر سپاس کاک تەیموور پرسیار زۆر ماوە بەڵام ماوەی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە ئەگەر تێبینیەکە لەسەر کۆری گفتوگۆکە یان قسەیەکت هەیە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستان پرسێکی گرنگما بێ قسەی لەبارەوەکەی لە ماوەی 3 دقەدا بفەرمێ. زۆر سپاس یەکەمین قسەی منەوەسا ئەو زەمانە ئەو کاتە بەسەر چوو بڕاستی گەلی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان چی دیکە لە ناوەندە ناونتوەیەکان لە نەتەوەی گرتوەکان لە پارلەمانێکی لە ئەوروپا لە وەستن لە کوڕێکیشتەکان لە ئەمانە دی بێدەنگ بێ ینی بێنەر بێ بەخۆشیوە دیاسپۆرایەکی زۆر هەیە لە دەروی وڵات سەرمایی داهاتووی کوردستان من باوەڕم هەیە کە هینە ینی لە ساڵەکانی ئایندە لەدایە ئایندە دەتوانن هەتا وەکو یەهودیەکان و کوژوەکان بەهێز بن دەتوانن کاریگەریان هەبێت لەسەر سیاسەکانی دەروی وڵات لە داواکاری من لە خەڵکی کوردستان ئەوەیە کە دەبێت خۆڕێک بخەن لەناوەوە وەک ئەوەی باسیەکەم دەروی وڵات دەبێت هێزە کۆمەڵایەتەکان هێزە مەدەنیەکان هێزە کولتوریەکان لەناو خۆیان ڕێک بخەن ئەوانەی ژینکە پارێزان هەروەها دەبێت
ئەو ڕێکخراوی کولتوری و تایبەت پەیوەندی لەگەڵ زمانی کوردیوانە هەرچەندە ڕێخستنی زیاترمان بێ کۆمەلگای مەدەنی بەهێزتر بێ لە کوردستانە پرسی کوردستان پێشەکەوێتەوەوانە لە کۆتایی من ئەو داوانم هەن لە خەڵکی کوردستان چ لە ناوی کوردستان چ گەورەی کوردستان گرنگی بە ڕێکخستن و هەروەها پرسە مەدەنی و کۆمەڵایەتی و سیاسەکاندا. زۆر سپاس کاک تەیموور ئەلیاسی نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە ژنێف. سپاس بۆ بەشداریت. سپاس بۆ خۆشەویست.